بەڵێ سڵاتان لێبێ دیارە ئێمە لای پەیمان حەمامینین دووەمی سەراسیێرەمی کوردستان لە بەشی وێژەی وایە ئەمەم ژوورەیە کە سەحیتان لێ کردووە لە پێم وابێ لە ساڵەکانی پێشووتریش کۆشیەوە چۆن بووە لە ئەم ژوورەی کە ئێوە سەحیتان تیا کردووە کۆشتان تیا کردووە بەتایبەت بۆ پۆلی 12 تامێ پێم بڵێ چۆن بوو زانیت کە دووەمی سەراسیێرێ بەخێر بن هەر ئەو ڕۆژەی کە ئەنجامەکان ڕاگەیەنرا ئێوارەی ئەو ڕۆژە کاتژمێر 5 تەلەفۆن بە باوکم کرابوو ینی تەنان پێی وتراوە هەواڵێکی خۆشمان پێ ینی دڵنیان نەبووین کە چییە بەڵام کاتنە ئێرە و نامی پیرۆز باین پێگەشت و کاتە زانیم کە پلەی دۆم بەدەسێنا وەروە بۆ هەوڵ و کۆشیشم زیاتر هەوڵم ئەدا کە ڕۆژانە لەگەڵوانەکانما بڕۆم لەگەڵەوە شاکە ڕۆژان لەگەڵوانەکانما ئەڕۆشتم ئیترەوە بۆم زۆر باش بوو کاتی ئیزنەکە 4 بۆ 5 کاتژمێر سایمە کرد و کاتی ڕۆژانی ئیمتیحانی وەزاریش ئەو کاتە 10 بۆ 11 کاتژمێر سایمە کرد کاتی دیاریکراوت داناوە بە سایی بەڵێ بەدڵنیایەوە هەموو کاتەکانم ڕێک کرد بوو بۆی بزانم لە چ کاتێکا سایی بکەم چ کاتێ بە ئیسراحەت بکەم ساڵانی ڕابردوو چۆن بوو بۆ مەسەلەی دەرەجە و بەدەزێنانی نمرە شتێکە وترێ 10 و 11 ژەر هەمان نمرە دێناوەی پۆلی 12 بەڵێ لە پۆلی دەشا 97.91 بوو لە پۆلی 11 97.3 هەبوو لە پۆلی 12 سپاس بەخوانەوە 7.4 بوو سوپاسی کیەکەی کە ئەم دەرەجەت بەدەستێناوە کە پلەیەکی بەرزە دەرەجەیەکی باشە سوپاسی کیەکەی کی هاوکارت بوو سەرتا سپاس بۆ خۆی گەورە فەزڵی خۆی گەورەیە و سپاس بۆ خێزانەکەم و سپاس بۆ قوتابخانەکەم کە ینی یەکێک بلۆ قوتابخانەی کە ینی بایکۆتی نەکرد ئێمەوانی خۆمان ئەخوێند ینی ئەوان زۆر ینی پاڵپشتمان بوون هاوکارمان بوون بۆ هەموو خوێندکارانی 12 بە وێژەی و بە زانستیەوە ئەوان پاڵپشت و هاوکارمان بوون وەروە خێزانەکەشم کە توانیان ئەو بارودۆخە بۆم بۆ گونجانن کە بتوانم زۆر بە هێمنی بتوانم سعی بکەم و ئەم ئەنجامە بەدەست بێن ئیرادەت چۆن بوو لە دوایێ کە قەدرێگاتەوە بەسەر ژیان تا خوالی خۆش بە دایکت دەدەستداوە دوایەمە ئیرادەت لەدەست نەداوە و توانی وتە لە پۆلی 10 و 11 و پێما بێ 2 ساڵە بێ خوالی خۆش بە دایکت کۆچی دوایی کردووە ئەمە تا چەند وای لە تۆ کرد کە بەهێزبی بەرامبەرەوەی کە لە قۆناغەکانی خوێندن لە داهاتوو بەردەوام بی وە سەرکەوتوبی و دەرەجەی بەرز بەدەست بێنی تەبانەوە کە ڕووە دایترەوە گەورەترین شتەوە لێ شتەکانی تر بۆ تۆ ئاسانترە بن نیگەرانیکردنی تۆ نییە بەڵام ئەمانەوێ باسی ئیرادەی خۆتمان بۆ بکەی خی گەورە لە دایکت خۆش بێ شوێنی باشتە تا چەند بەهێز بوویت لە بەرامبەرەوەی کە لە قۆناغەکانی تر بۆ من لە پۆلی 12 و 11 نمرەی باش بەدەست بێنی سپاس بۆ خی گەورە ماڵەوەم هەر پاڵپشت بوون هاوکارم بوون جا توانیم ینی بەسەر هەموو شتێک ئازاڵ بم ینی هەر شتێکیش هەبووایە بە تااقەتی شتێ وایە ئەم توانی بەسەری ئازاڵ بم و بە پشتیوانی خی گەورە گەشتم بەمە لە چوانەیەکە لە پۆلی شر زیاتر لەوانەکانی دیکە باشتر بووی وەکو کوردەواری لە حەزت بە چوانەیەک ناکرد وڵایی بە هەمووی بۆم خۆش بوو سپاس بۆ خۆشتێ نەبوو کە یانتیایە باش نەبم تاکو ئەو باش نەبوونەکەم وا بکە کە ڕقم لێ بێ لە هەمویانە باش بووم تر هەمویان بۆم خۆش بوون چونکە ئەمزانیە ڕێگەیەکە بۆی بگەم بە ئامانجەکەم توێ لە داهاتوابی بەچی چ پسپۆڕێگە لە بژێری حەزت بەشەکە ئینشەڵڵا ئەڕیم بۆ بەشی یاسا لەم ژوورە ڕۆژانە چۆن سەعیدەکە لەگەر باسێکی کۆش و سعیکردنی خۆتم هەوڵمەدا کە بەیانیان زوو هەڵسم نزیک بە سا 10 لە سام ئیتر هەوڵمەدا تاسا ئەمە بۆ ڕۆژانی امتحان تا سا 11 سایمە کرد وەروە سا 11 تا سا 1 ئیسراحەتم ئەکرد یەک دەستم پێ کردو تا نزیکی 6 تاوە بووم دووبارە ئیسراحەتم ئەکرد ئیتر نزیک بە 8 دەستم پێ کرد تا 9 هەوڵمەدا کە تاوە بم لەبەرەوەی کە بخەوم و ئیسراحەتی باش بکەم بۆ ڕۆژی امتحان مامۆستاکانت تا چەند ناوکار بوو لەگەڵ تا چەند ناوکار و یارمەتی دەرت بوون پێم وایە وەکو خۆت پێشتریش بوتێت مامۆستاکان بەتایبەت بەڕێوەبەرەکەتان ڕۆڵێکی باشی بینیوە بەدڵنیایەوە هەموو مامۆستاکانمان هەرمویان ڕۆڵیان ینی ڕۆڵی خۆیان هەبووە هەر لەوانە وتنەوەی بە قسەکانیان بۆ من خوێندکارانێک تەنها بۆ من و بەتایبەتی بەڕێوەبەرەکەشم ینی کە بەڕاستی پاڵپشتێکی زۆر گەورە بوو چونکە من هەموو ڕۆژانێکی امتحان کە ئاتمە لەگەڵ ئەوە قسەم ئەکرد ئەوە هەواڵی ئەپرسیم ئەگەر پرسیارە گیان دوو پرسیاریشم غەڵەت بووایە ئەو بە قسەکانی وای لێ ئەکردم کە بۆ امتحانی دواتر ینی هیچ ینی بە مشکێکی زۆر ئارام و هێمن و هەرسایی بکەم ئەیوت هەر تۆ یەکێبی لێ کەمەکانی هەرێم وای لێ کردم کە من سار نەبووم بۆ امتحان